لۆ چەوری سەدزەرجی بە شەرت چەوری سەدزەرجی هیچی سنیاری زۆر ئیسفادیان لێ کردیا باسێکی ئەو سرکەیەم بۆ بکە ئەو نووسراوە لە ساڵی هەفتا و وابزانام ئەو خاتووی کە لەسەر دایک تاوانە ئەرێوەڵە ئەوە داکمە بەرهەمی سروشتی خانزاد شەقلاوەیە ئەوە بەرهەمەکە سەتان سەد خۆماریە حتا ئەو سێوانی کە بەکارش دێن هەموو سێوی حاجە عومەرانە سێوی ئێرانیەوە بەکارناین چکە بەکەلک نییە تەبقەشی لەسەرە ئێستا ئەو سرکەی سێوە ئێستا ئەمانێنە دەرەوەی وڵاتیش لۆ سویدیا نێرین لۆ فەڕەنسایانێن لۆ ئەڵمانیا ئەنێرین لەناو خۆش خواستشی زۆری لەسەرە بە ئۆنلاین ئەفرۆشین ئەدەینە دوکانەکان ئەمە بخۆمان لەمانە دروستەکەی باشە لە ساڵی هەفتاوە داگت خەریکەویشە بۆ هەر بەدەست کراوە یان بە ئامێروشت هەمووی بەدەست کراوە ئەمە خەڵ شەقلاوەینە هەموو خەڵشاغڵاش هەمووی ئەزانی داکم لە 4 ساڵەوە ئەویشی بووە ئەمە پێشانەکە ئیشی تورشیشمانە کرد بەس ئێستا بەس ئیشەکەی بە سرکەی سێویەکەی بەێ باشە جیا لە سرکەکە ئەگە ئەوم دێ ئەوەیان چیە ئەوە شتێک جیاوازە من دیتم باسەشی ئەوم بۆ ئەوە پێرێن بە عەربی پێرێن ئومایە ڕوحی خەلیە سەرتوەکەیت کوما سەرتویەکە ئەوە بە تایبەتی لەگەڵ خەڵی تێکەریەکان لەگەڵ و سرکەی تێکەریەکان لۆ چەوری سەدزەرجی بە شەرت چەوری سەدزەرجی هیچی سنیاری زۆر ئیسفادیان لێ کردیا یعنی ئەو لە سێوەکە دەمێنێتەوە وەکو بەێ ئەوە چی خەڵەکەی دروستەکەی لە دەبەی سەرەکەی تەبقەشی ئەکاتن وچی ماسک و سەرتویەکە ئەجا ئەمە ئەوەی لی ئەگرین ئەفرۆشینەوە باشە ئەوەندەی کە لێرە بوون هاوڵاتیان چۆنە دێن بۆلاتان پرسیار دەکەیان دەیکردن مشتەکانتان چۆن لای لەخوای بە زیاربی زۆر خواسی لەسەر زۆریش ئەبەن جاروێ دوو جارەچین دیلین و لە شەقراوی دیلین و ئێرانە زۆر ئەکردن و ئێستا خەڵکەکە زۆری ڕووی دە بەرهەمی خۆماڵی کردیا چکە لویان وە دەرکەتە بەرهەمی دەری نزان لە چێ دروستەکرێ نزانی چی تێکرێ مواد حافزەی تێکرێ موادیتکەی تێکرێ نە ئێستا ئەوی شارەزای مەبی لە شەقلاوی ئەزانی ئەوە هیچ موادە حافزی تێدانێ هیچ دەرمانشکی تێدانێ غەیری سرکەی سێوی نەبی باشە چۆنە داکرد لێرە نێوان پێ بە قورعان برەکنە ساغە داکەم ئەرێوەڵە ناتێ برەکنە ساغە